لژنەی باڵای 37 ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە لە مەزاری شەهیدان پەیامێکیان بەرسێ زمانی کوردی، عەرەبی و ئینگلیزی بڵاو کردەوە. داواکاریەکی 8 خاڵیان ئاڕاستەی دەسەڵاتدارانی هەرێم و عێراق کرد. حکوومەتی هەرێم هەنگاوی جددی و کردداری بنێت لە خزمەتکردنی زیاتری کەسوکاری شەهیدان و بریندارانی چەکی کیمیاوی و کەسوکاری منداڵانی ونبوو، تاقانەکانی کیمیاباران و زیان لێکەوتوانی ئەو تاوانە و خەڵکی هەڵەبجە و دەوروبەری لە دابینکردنی پرۆژە و خزمەتگوزاریە هەمەجۆرەکاندا تایبەتمەندی هەڵەبجە لە بەرچاو بگیردرێت. جیاواز لە پارێزگاکانی دیکەی هەرێم ژمارەی دانیشتوان لە بەرچاو نەگیردرێت و گەورەی قوربانیدانی هەڵەبجە و خەڵکەکەی لە بەرچاو بگیردرێت. دەرکردنی بڕیارێک لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دەستپێکردنەوەی پرۆژە ڕاوەستاوەکانی هەڵەبجە، بەتایبەت ئەو پرۆژانەی پەیوەستن بە کەسوکاری شەهیدان و قوربانیانی تاوانی کیمیابارانی هەڵەبجە. دابینکردنی بودجەیەکی ساڵانەی پێویست بۆ چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی. پەرلەمانی داهاتووی هەرێم با یەکەم کاریان پەسەندکردنی پرۆژە یاسایەک بێت بۆ بە جینۆساید ناساندنی تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە بەداخەوە تا ئێستا پەرلەمانی کوردستان تاوانی کیمیابارانی هەڵەبجەی بە جینۆساید نەناساندووە. کەسوکار و قوربانیانی شەهیدانی کیمیابارانیش دەڵێن 37 ساڵە هەرێم و عێراق نەیانتوانی و ئاوەڕی پێویست لە هەڵەبجە بدەنەوە، تەنیا بنزیک بوونەوە لە یادەکە هەڵەبجەیان بیر دەکەوێتەوە. دایکی دوو مناڵی ون بووم لە هەمان کاتیشا 5 خوشکۆبران بێ سەر و شوێنە لەو تاوانە. ئێستاش نازانم خوشکۆبراکانم ناو بنێم ون بوو ئەنفال یان شەهید بەداخەوە. من دایکێکم 37 5 ڕۆژمان ماوە بۆ یادی 37 ساڵی کیمیابارانی هەڵەبجە. 37 ساڵە لەو چاوەڕوانیان مناڵێکم خوشکێکم برایەکم بدۆزمەوە. من ئاڵم تەنها ڕۆژێکی فایەد نییە بۆ 16 سێ بۆ ئێمەی کە سوکاری شەهیدان و ونبووان و برینداران هەموو دقەیەکمان 16 سێ. وەگەیاندنی دەنگەکەمان بە هەموو عالم بە هەموو زمانەکان بتوانین بیگەێنین و هەموو جەماوەری کوردستان بەشداری تیاکە. بۆیە لێرەوە داواکارم لە هەموو شینی توێژەکان نەک لە هەڵەبجە لە هەموو شوێنەکانی کوردستان کێ بۆی ئەکرێ و دەرفەتی بۆ ئەڕەخسێ بەشداری ڕێپێوانەکەمان بکات. دیارە ئێستا لە بەغدایە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەتوانم بڵێم هەموو خەمی خەڵکی هەڵەبجە، دۆستانی هەڵەبجە، خەمخۆرانی هەڵەبجە مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە و ئێمە چەند ڕۆژی ڕابردوو لە بەغا بووین. ئەوەی کە ئێستا ئەیبینین خۆشبەختانە هەموو فراکسیۆنە کوردیەکان لەسەر خاڵی بە پارێزگابوونی هەڵەبجە هەمویان متفقن کەەوە جێگەی خۆشحاڵیە و هیوادارین ئەو کێشانەی کە ئێستا لە پەرلەمان هەیە بە شێوەیەک چارەسەر بکرێت کە نسابی کۆبوونەوەکان دەست پێ بکاتەوە بۆی بەڵێنیان پێداوین کە مەسلەی دەنگدانی بە پارێزگابوونی هەڵەبجە لەم ماوە نزیکای شەڵابچێت بواری جێبەجێکردنەوە. بڕیار ئەم ساڵ لە چوارڕیانی ناوبازاری هەڵەبجە بۆ مەزاری شەهیدان بەڕێپێوان یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە و چالاکیەکانی یادەکەش لە ماوەی 3 ڕۆژدا ئەنجام دەدرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.